تیرۆری جێگری سەرکونسوڵی گشتی تورکیا لە هەولێر جارێکی تر هەرێمی کوردستانی خستەوە بەردەم قەیرانێکی دیکە کە کاردانەوەکانی لەسەر دۆسی ئەمنی هەرێم و پەیوەندەکانی با وڵاتانی جیهانەوە دەبێت و کاریگەریشی لەسەر پێگەی هەرێم دەبێت لەلای ئەو وڵاتانەی کە لەسەر بنەمای متمانی ئاسایش و سەقامگیری ئەو بنکە دیبلۆماسیانیان لە هەولێردا کردوتەوە. گەرچی تا ئێستا بەرپرسانی ئاسایشی کوردستان لەو بارەوە زانیاریان نەداوەتە ڕاگەیاندنەکان، بەڵام شێوازی تیرۆری جێگری سەرکونسوڵی تورکیا و دوو هاوڵاتی لەو ڕووداوەدا چەند خاڵێکی سەرەداوی سەرەتایی دەردەخەن و ئەوە ڕوندەکەنەوە کە ئەوانەی بەو کارە هەڵساون ماوەیەکی زۆر ئەو کەسە و تەنانەت کونسوڵگەری تورکیا لە ژێر چاودێریاندا بووە، کاتیات و چۆ و شوێنی نان خواردن و جم و جوڵیان خستونەتە ژێر چاودێری و گونجاوترین جێگەیان بۆ جێبەجێکردنی پلانەکەیان هەڵبژاردووە. بە پێی زانیاریەکان باچەکی بێدەنگ تەقەیان کردووە، ئەوەش پلانی پێشوەختە و شێوازی بەڕێوەبردننی پیشەیانە دەردەخات. لەگەڵ ئەوەشدا کوشتنی کەسانی مەدەنی لەو شوێنەدا کابینەری ڕووداوەکە بوون و نزیکترین کەس بوون لێیان پێدەچێت بۆ سڕینەوەی شاید حاڵەکان و ونکردنی وێنە و ڕوخساری بکوژانی کردا تیرۆریستێکە بێت کە ئەوە بە کەسی سادە و هاوڵاتی ئاسایی ناکرێت. لا سەقامگirترین وڵاتانی جیهانیشدا کردەی تیرۆریستی ئەنجام دەدرێن و نمونا لەو بارەوە زۆرە، بەڵام ئەو ڕووداوە دوجار ئەوە دەردەخات کە پایتەختی هەرێمی کوردستان سەرەڕای ئەو هەموو سەرمایە گوزاری ئەمنی کە بۆی کراوە هێشتا ناتوانێت ئاسایشی میوانە گرنگەکانی هەرێم دابین بکات کەشاندا دیبلۆماسیەکانی وڵاتانی جیهانن. حکوومەتی تورکیا ڕاستەوخۆ دوای ڕووداوەکە لەسەر زاری مەولود چاوشۆغڵۆی وەزیری دەرەوەی وڵاتەکەی پەنجەی تۆمەتی بۆ پارتی کرێکارانی کوردستان ڕاکێشا، بەڵام دیاردەنیر بەرپرسی ڕاگەیاندنی هێزەکانی پاراستنی گەل کە باڵی سەربازی پارتی کرێکارانی کوردستانە ئەوەی ڕەت کردەوە کە ئەوان پەیوەندیان بەو کردا تیرۆریستیەوە هەبێت و ڕایگەیاندووە هیچ زانیارێکیان لەسەر ڕووداوەکە نییە. بەڵام بە شێوەیەکی گشتی ئەم ڕووداوە پێگەی تورکیا بۆ زیاتر گوشارخستنە سەر پەکەکە لە گۆڕەپانی دیبلۆماسی نێودەوڵەتیدا بەهێز دەکات. ئەگەر کەسانێکیش با پاڵنەری تۆڵەکردنەوە لە تورکیا لە بەرامبەر هێرشەکانی ئەم دوایی بۆ سەر پارتی کرێکارانی کوردستان کە بووە هۆی کوژرانی چەند بەرپرس و گەریلایەکی ئەو پارتە، ئەوە ئەم کردەیە ئەنجامێکی نەرێنی دەبێت بۆ ئەوەی تورکیا بۆ بەردەستکردنەوەی چالێکیەکانیان زیاتر گوشار بخاتە سەر هەرێم، تەنانەت چالاکیە مەدەنیەکانیشیان. لەوەش زیاتر ئەم جۆرە کردەوانە زیاتر ناوچە سنوورەکانی هەرێم دەخاتە بەر مەترسی هێرشی سەربازی تورکیا و باچەکەشی خەڵکی مەدەنی هەرێم دەیدەن. هەروەکو وەزیری دەرەوەی تورکیا ئاماژەی پێدا ئەوان لەگەڵ بەرپرسانی بەغدا و هەولێر بۆ بەدواداچوونی ڕووداوەکە لە پەیوەندیدان و لەوانەیە چەند لیژنەیەک بۆ لێکۆڵینەوە ڕەوانەی هەرێمی کوردستان بکەن. بۆیە لەم ڕۆوە حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر دەکەوێتە ژێر گوشاری بەغدا و ئەنقەرەوە بۆ دۆزینەوە و دیاریکردنی ئەنجامدەران و کەسانی پشت ئەو کردەوەیە. هاوکات مەترسیەوەش دەکرێت بە بیانووی تیرۆرەوە کاری سیاسی و ئازادی و ژیانی سیاسی جەماوەری کوردستان و چالاکیەکانیان بەرتەس بکرێنەوە. ئەنجامەکانیش لە دوو حاڵەت تێناپەڕن. ئەگەر پارتی کرێکارانی کوردستان تۆمەتبار بکرێت هەروەکو حکوومەتی تورکیا با چاوەڕوان دەکات، ئەوە حکوومەتی هەرێم بۆ جارێکی تر دەکەوێتە ژێرگوشار بۆ جەنگ لەگەڵ ئەو پارتەدا کە ئەوە ناخوازێت. ئەگەر ئەنجامیش بەو شێوەیە نەبێت، ئەگەری ئەوە زۆر بەهێزا کە تورکیا بە ئەنجامی لێکۆڵینەوەکان ڕازی نەبێت و ئەوەش بۆ هەرێمی کوردستان خراپە و گوشاری تورکیا لە ڕابردوودا بۆ سەر هەرێم تاقی کراوەتەوە کە ئاکامەکەی دژوارە، بەتایبەتی لەم کاتە پڕ لە قەیرانە ئابووری حکوومەتی هەرێمدا. کۆمپانیاکانی تورکیا زیاتر لە 10 ملیار دۆلار و بەرهێنانیان لە هەرێمدا هەیە و هەر لەمپەرێک زیانی گەورە لە بەرژەوەندی ئابووری کوردستان دەدات.